ئێمە کۆمەڵێک ژن کە زۆربەیان سەرکردایەتی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانن بەشێکیان ئەندامانی پەرلەمانی کوردستانی خولەکانی ڕابردوونە لەژێر ناوی گروپی ژنانی ئازادە هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ قەدەغەکردنی فڕینی تەیارە و درۆنەکانی تورکیا و ئێران زیاتر بە پشبەستن بەو بڕیارەی 688 کە لە کاتی ڕاپەڕینەکانی 92 نەتەوە یەکگرتووەکان بۆ پاراستنی خەڵکی سڤیل بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دەرکرد هەر لە سای ئەو بڕیارەشەوە هاوپەیمانان ناوچەیەکی دژەفرینیان بە پشبەستن بۆ بڕیارە ناوچەیەکی دژەفرینیان لە هەرێمی کوردستانە ڕاگەیاند و ئەوە بوو کە بەڕاستی ئەو کاتی پارێزگاریەکی باش بوو بۆ خەڵکی کوردستان. هەر لە سەرچاوە گرتنەوە لەوە ئێمە ئێستانێکەش لە دوای ئەم تۆپباران تێکدانی ژینگە چۆلکردنی گوندەکان کوشتنی خەڵکی زڤیل بەڕاستی بە پێویستمان زانی دیسانەوە ڕای کۆمەلگای نێودەوڵەتی بەهەژێنین بە بیریان بێنەوە کە ئەم هەرێمە پێویستی بە پاراستنە ئێمە دەبینی کە عێراق بەڕاستی ناتوانێت سەروەری خاچی خۆی بپارێزیتن و هەرێمیش بەڕاستی هەرێم هەر لە دەسەڵاتی نییە چونکە هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتێکی فدرالی ئەمە ئەرک و مەسئولیاتی ئەو نییە ئەرک و مەسئولیاتی دەوڵەتی عێراقا بەڵام ئێمە باشترین ئەوە بوو پەیامەکەمان لە سەرەتاوە بیگەێنە نەتەوە یەکگرتووەکان داواکاری ئێمە ئەوە بوو کە بەڕاستی دیسانەوە ناوچەیەکی دژەفرین بۆ لە هەرێمی کوردستانە نەک بۆ هەر تەیاری عێراقی و درۆن بەڵام بۆ دژی تەیارەکانی تورکیا و درۆنەکانی تورکیا و ئێرانیش بێتن هەموو خەڵکی سڤیل بپارێزرێتن و دەتوانێت ئەگەر هەر کێشەی و بیانیوە کێشە بێتن ئەو دەوڵەتانە دەتوانن کێشەکانی خۆیان لە ناوخاچی خۆیانە چارەسەر بکەن نەک ئەوە بێتن بێن لە وڵاتێکی تکە سەروەری وڵاتێکی کە پێشێل بکەن و خەڵکی سڤیل بکوژن و بینیشمان ئەوەی کە کوژرا لە دوایین تۆپبارانەکانی ئێرانە مناڵ و ژن بوون نەک خەڵکی چەکدار و ئەوە بووتن دیارە ئێمە ڕوبەڕووی بیانیەکانی ئەو بووینەوە کە دەوڵەتانی دراوسێ حتممەنی و ئێنیشەمان ئەمە بەڵام ئێمە بەڕاستی وەڵامی خۆمان پێ بوو بە بیرمان هێنانەوە کە ئەوانەی کوژران سڤیل بوون و ئەوەی دەکوژرێتن لە ناوچە شاخاویەکانە هێزی چەکدار نییە بەڵکو خەڵکی سڤیلی هاوڵاتیانی ئەم هەرێمەیە دەکوژرێتن و گوندەکان وێران دەکرێتن بە تایبەتی کە تورکیا لەم دوایانە چەکی کیمیایی بەکارهێنایە کە ئەمە مەترسێکی زۆر زۆر گەورەیە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئەم هەڵوێستانە بێتە دەنگ ئیتر ناکرێتن بێدەنگ بیتن لەبەر ئەوەی عێراق وڵاتێکی لاوازە ناتوانێت سەروەری خۆی بپارێزێتن پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی و تەکیدمان لێکردەوە لەوان ڕوبەڕووی ئەویان کردینەوە کە بەڕاستی سەردەمی نەوەتویەکەکان ئێستا سەردەمێکی جیاوازە بەڵام تەکیدمان لەوە کردەوە ڕاستە سەردەمەکان جیاوازن بەڵام پەیامی نەتەوە یەکگرتووەکان کە ئاشتی و ئەمنی نێودەوڵەتیە هەر پەیامەکە ماوە ئەگەرنا ئەوە ئەرکێکی سەرەکی ئەوە کە ئاشتی بینی وڵاتان بپارێزیتن و هانی وڵاتان بداتن کە کێشە ناوخۆیەکانیان لە خاچی خۆیان چارەسەر بکەن و تعەدا لە سنوور و سەروەری وڵاتێکی دراوسێنەکەن بە پێی هەموو بنەما نێودەوڵەتیەکانی یاسا نێودەوڵەتیەکان بەڕاستی جەنین پلاسخار خاتو جەنین بە ڕوحێکی زۆر فراوان و بە پێشوازیەکی زۆر گەرمەوە هەڵوێستی خۆی نیشاندا پێشوازی لە پرۆژەکەی ئێمە کرد و تەکیدی کردەوە لەوەی کە ئەو هیچ دەرفەتێک لە دەست ناداتن لە کاتی دیدارەکانی لە گەرنوێنەرانی ئەو وڵاتانە تورکیا ئێران عێراق بێتن کە ئەمە بە بیریان بێنێتەوە و تەکیدیش لەوەی کردەوە کە ئەمن لە ساڵی ئایندا خاتوو جەنین کە لە ساڵی ئایندا سەردانی دەبێتن بۆ وڵاتی ئێران بۆ نووسینگەیان نەتەوە یەکگرتووەکان کە لە ئێران هەیە دیسانەوە تەکید لەمە کاتن بەڵام ئێمە پرۆژەکەمان هەر لێرە نەوەستایە لە هەوڵدان قونسڵی هەندێک لە وڵاتانە ببینین وڵاتە زلهێزەکانە بە تایبەتی کە بڕیارەکانیان سیاسەتەکانیان کاریگەریان لەسەر ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لەوانە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە رووسایە بەریتانیایە فەڕەنسایە و ئێستا سین کە وڵاتێکی زلهێزە لە ناو مەعادلەکە ڕۆڵی خۆی دەبینی بە تایبەتی بە لە بواری ئابوووریە ئێستا ناتوانرێ وەکو ساڵانی ڕابردوو حساب بۆسین نەکرێتن و ئەویشمان لە بەرچاو گرتووە ئەڵمانیا کە ڕۆڵێکی چاک دەجێڕیتن ئێمە لە بەرنامەماندا ئەم پرۆژەیە بەرداوام دەبین تا نەتیجەکمان بەدەست دەکات.